ساتی هێنانە خوارەوەی یەکێکی لە یاریزانی خلیسکانی سەر بەفرە یاریزانی سکەیە کە ئەمڕۆ لە چۆمان لە کاتی ئەنجامدانی یاریەکە دەکەوێت و بەهۆیەوە زیانی پێگەشتووە ئێستا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سۆرانەوە سەرقاڵی ئەوەن کەوا بیان نەخوارەوە و لە دوای ئەوەش یوازنەوە بۆ نەخۆشخانەی شاری چۆمان ئەمەی کە هەیە و دیارە لەم بەرزاییەوە ئەم یاریزانە خلیسکاوە و زیانی پێگەشتووە نەیەتوانی بە ڕێگادا بڕوا و ڕۆشتن بکات بەهۆیەوە لایەن تیمەکانی بەرگری شارستانی سۆرانەوە هێنایە خوانەوە کاکاروان لێرەیە کاکاروان سڵاوتان لێبێ ئەمە چی بوو چی بەسەر هاتی بۆم یاریزانە ئێمە لە ناوچەی گەشتیاری وێزین و فستیڤاڵی ساڵانەی ناوبەفر هەیە ئەمە حوتەمی ساڵە ئێمە وەکو تیمەکانی فریادڕەسی کە دوو ڕۆژی پێشوش لێرە بوون هەمووی بە سەڵک و قەفڵبوونی ڕێگابانمان هەبوو بە پێویستمان زانانی ئەم ڕۆژ لێرە بین بە 8 تیمەوە تیمەکان ماوە پێشبینیەوە ماکرد بوو کە ڕەنگە هەندێک پێکان و شویا دروست بێ و لە هەندێک حاڵەتە ڕەنگە شوێنەکە قەفڵ بێ تیمی ئێمە دەبێت لێ بێ زووتر لەوە من تیمەکانمان دار بەداخەوەیەکی لە یاریزانە هەرە باشەکانی ناوچەی چۆمانیشە بە ناوی زاندرا و تووشی بەربوونەوە هاتووە پێکانی قاچی بۆ دروست بە تووشی تو لە نەفەسی بووە لە ڕێگەی تیمەکانمان دابەزینی بۆ کرا ئینشاڵڵا تەندروستی بەرە باشێڕەوە ئێمە لێرە بینم دوو ڕۆژە تیمەکانمان لێرە بێ چۆن ئەم یاریزانە زۆر باشە لە حاڵەتی یاکەوە بۆ شێوازەی بەس نەیتوانی دابەزێتەوە بە قاچخۆی ئێمە تیمێکی 12 کەسیمان نات و ئێستا بینی تا هێنانە خوارەوەیان بۆ کرد و لێرە 122 هەیە ئەمبڵانس و ڕادەسی برادەرانی فریاگوزاری خێرای تەندروستیەکەن ئیشێمە تەواو بێ لێرەکانە مۆفەقە بن ئینشاڵڵا